بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، خۆشحاڵم کە لەم دیدارە تایبەتەیە بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە بۆ قسە و باسێکی گرنگ. ئەگەر باز لە نیعمەت بکەین، ئەوە هاتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕەنگە گەورەترین نیعمەت بێ، چونکە ئەگەر ئیمان نیعمەت بێ، ئەگەر ئیسلام نیعمەت بێ، ئەگەر ئەخلاق نیعمەت بێ، ئەمانە هەمویان ڕاستەخۆ پەیوەندیان بە پێغەمبەری خواوە هەیە. ئەگەر ئەو ئیمانە کە پەیوەندی بە دنیا و بە دوا ڕۆژەوە هەیە، واتە دنیات بە حەسەنە بۆ مسوەگەرەکە و هەروەها دەداتە دەست قیامەتێکی مسوەگەر، ئەو بەتەئکید پەیوەندی بە هاتنی پێغەمبەرەوە هەیە، کەواتە هاتن و دەرکەوتنی پێغەمبەر، ناردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو پەیامبەر، وەکو ئەوەی کە ڕیسالەی هێناوە، ئەوەی کە قورئانی پیرۆزی هێناوە، ڕەنگە بە گەورەترین نیعمەت هەژمار بکرێت. بۆیە پێویست بەواکە کە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە چەندان ڕوانگەی جیاوازەوە ئێمە تەماشا بکەین. بەداخەوە ئێمە زۆر جار خوێندنەوەکانمان وایە کە وا ئەزانین پێغەمبەر صلی الله علیه وسلم بەردەوام وحی بەدواوە بووە، و هەروەها زۆر جار ئەو بەشە ئینسانی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو ئینسانێک بووە، ئەو بەشە ئینسانی لێ وەرەگرینەوە و ئەزانین وەکو مەلایکەتێک وایە. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم ئینسان بووە، وەکو ئینسان ئازاری چێشتووە، برسی بووە، ئازاری پێگەیشتووە، و هەروەها خۆشیشی بینیوە. حەز دەکەم لەم دیدارە تایبەتەیە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجوێنی باس لە ڕووە ئینسانیەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بکەین. دکتۆر جان، زۆر بەخێر بێی، سوپاست دەکەین. منی سپاسێواکەم، خواسە بەرسانکە ئینشاءالله. لە پێشەکە وتم هاتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم نیعمەتێکی گەورەیە. نازانم تۆ لەسەر ئەم نیعمەتە چیت هەیە دکتۆر؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سپاس، درود و سڵاو بەسەر گیانی پاکی حەزەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم، وەسەر یار و یاوەران و زانان و خواناسان بەگشتی. سەرەتا من بە ئەوە دەست پێ یەکەم کاڵێم پیرۆز بێت لە هەموو مرۆڤایەتی کە خوای گەورە لە ناو خۆمان، لە ناو مرۆڤایەتیە باشترین نموزەجێک و نمونەیەکی لە مرۆڤە پەروەردەکراوەکان بە پەروەردەی پەیامی خوایی دەکاتە مامۆستا و فێرکارێک بۆ هەموو مرۆڤ. دیارە هەموو نەزانین کە یادی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دەبێت هەموو ڕۆژێ لە ناخی موسڵمانە، لە ناخی ئێمەدا زیندوو بێ، ناکرێت تەنها ساڵێک یا مانگێک یان دەقەیەک یا چەند کاتێکی بۆ تەرخاکەی بێ، هەموو کاتێک یەکێک لەو شتانی کە لە یادمان بێ ئەڵێن ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وئەنە محەممەدەن ڕەسوول الله. ئەمە بۆ ئەوەیە کە پێمان ئەڵێت ئەبێ لە یادمان بێت، چونکە بەشێکی زۆری پیادەکردنی ئەو پەیامەیە کە خوای گەورە بۆ ئێمە ناردووە لە سلوک و لە ئەخلاق و لە تەعامل و لە هەڵسوکەوتی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام بەدیەکەین. وەکەوەی کە جەنابە فەرمووت مەسەلەی نیعمەتبوونی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام، بەبێ گومان هەمومان نەزانین ئێستا ئەگەر سەرنج بین لە دنیادا خەڵک زۆرن، ناودارن، کەسایەتیان دیارە و هەریەکان بە ناوێک بە سیمایەک ڕەنگی دەرکردووە. بەڵام ئەوەی کە بەردەوام جێگەی شانازی ئینسان بێ، هەر چەند جارێ باسی کەیت ڕۆژێ شەرمەزار نەبی تەنها لە یەک هەڵوێستی لە تاک و دنیاش ماوە قەت شەرمەزارە ناکە، و ڕۆژێ لە ڕۆژان پەشیمان نەبی لە یەک جانەکەت وتەیەکی یان یەک دیداری، تەنها پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام و پێغەمبەرانی خوان لەسەر زەویە کە قودوەیەکی ئەوەندە گەورن کە قورئان ناون بە قودوەی حەسەنە، یعنی قودوە زۆرن لە کۆمەڵگە و ناو مرۆڤایەتیە. بەڵام ئەوەی کە نمونە حەسەنە جوانەکە بێ تەنها لە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام و پێغەمبەرانی خوا دەستپانەکەوێ. بۆیە خودی خۆی کە قودوەیەکە کە نموزەجێکی جوانی ئاوایە گەورەترین نیعمەتە کە ئێمە لێمان تێک ناچێت دینداری و تەدەیون دینداری چۆن بکەین، کە خودی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بە دەقی قورئانی پیرۆز بریتێ لەو نموزەجە پەروەردەیە قورئانی کە ڕیسالەی خوا دەیەوێت لە مرۆڤ بەرجەستەیکا. پێغەمبەران ئەو نمونە زیندووەن کە پەیامی خوا ئەیەوێ بەرجەستەیکا لەسەر زەوی، پێش ئەوەی خوای پەروەردگار داوە تەکلیف لە بن و تۆ بکە ئەحکامێکی شەرعی جێبەجێکەین، نموزەجێکی دقیقی وردی پیادەکراوی ڕۆژان لەبەر چاوتە هەڵسوکەوتەکە ئەوت بۆ دەکاتە نموزەج، ئەڵێ ئەم پەیامەی من ئەو مرۆڤەیەوێ، ئەم پەیامە من ئەو جۆرە ئینسان دروستەکە،
ئەم پەیامێکە خوا قورئانەوێ لە ئینسان ئەوێ ئەکو کە پێغەمبەرە کەسێک دروست بێت لەسەر زەویدا کە لە هەموو ژیانیا ئەگەر چاکە خواز نەبوو خراپەشی بۆ خەڵک نەبێ، ئەگەر نەیتوانی بنیاد بنێ ڕوخێنەریش نەبێ، ئەگەر نەیتوانی سۆز بۆ خەڵکی نبێتە مای ئارامی بۆ خەڵکی نەبێتە مای دڵشکانی خەڵکی تریش، ئەگەر ژیان سۆزدار و خۆش نەکا ژیان ناخۆش نەکانی ئەو نموزەجە پێش دەڵێ ئەم پەیامە خوایە بەم هەموو حکمانێکە هەیەی هیچ مەحاڵ نیە ئینسانی پێپەرۆ دەکرێت و پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام و وەکو یارەکان و چەندین نموزەجی گەورەی زۆر بەرجەستەی جوان تا ئێستاش لە ئاسمانی دینداریە بەردەوام ناویان هەیە. مەحاڵ نییە دینداریکردن بۆ شێوازە، مەحاڵیش نییە هەموو لە هەموو سەردەمێکە چەندین نموزەجی ئاوا دووبارە بێتەوە. کەوابوو ئەمە خۆی بۆ خۆی نموزەجە گەورەکە نعمەتە گەورەکەی کە پێماڵێ ئەم پەیامەی خوای گەورە ئاوێ نموزەجەکەی بۆ بەلاتۆ گرانگە سەختە. ئەرێ باشە خراپە مرۆڤ ئاواهی بژی، ناشرینە ئە مرۆڤ ئاوا بژی. ئەمە لەکێ بۆ ئینسان کە بەم شێوازە لە ژیان بەڕێکە هەموو ژیانی لە خزمەتی خەڵک و کۆمەڵگە و بنیادنانی ژیانێکی شایستە بۆ مرۆڤەکان بێ. دکتۆر باس لە ئەو یەکەم ئازارە بکەین کە بە پێغەمبەرەگات لە تەمەنێکی زۆر ناسکە کوردەواری ئەڵەن لێ قەوم بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم هەتیوەکە بێ. ئەم هەتیوە کەوتنە چ کاریگەریەکی لەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم داناوە صلی الله علیه و سلم. هەمومان نەزانین دایک و باوک ڕۆڵێکی گەورەیان هەیە تایبەتی لە قۆناغێکە خودی خۆمان کە قۆناغی پێگەشتنی حاجەت هەیە بە کەسێک دەست بگرێ. ئەگەر ئینسان گەورە بوو گەشتە حدودی باڵغبوون و تێگەشتن لە ژیان بزانێت کە ژیان چییە، ئەگەر دایک و باوکشی بمرێ زۆر کاریگەری دروست ناکە، بەس ئەو ساتە وەختەی کە هێشتا لە ژیان حاڵی نەبووی، هێشتا لە مانەکان تێنەگەشتووی، هێشتا بە چاو ڕوون نییە بەرەو کوێ دەچی، ئالەو ساتە وەختانەدا لە دەستدانی دایک یا باوک هەردووکیان کارەساتێکی زۆر گەورەن. پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەگەر سەرنج بین لە مێژووی پێغەمبەرایەتیە درودی خوای لەسەر بێ لە پێشەوەی کە هێشتا ڕیسالە و وەحی بۆ هات بێ لەم بەم قۆناغی میحنەتەیە تێپەڕێ. قۆناغی کە چییە کە باوک و دایکی لە فترەیەکی زۆر کەما هەردووکیان لە دەستەدا دەمێنێتەوە لە کۆمەڵگەیە بۆ کۆی کە سەیری ئەم لا سەیری ئەو لاکە ئەو هەموو خەڵکە دایک و باوک هەیە، ئەم دایک و باوک نەماوە، ئەم جاوەدەوەدا ئەبێ ئاعتیمادی تەواو کەوتە سەر شانی خۆی، چونکە خۆ دەوروبەرەکەشی بەو سیفەتێک کە ئەم هەیەی ئەوانە نین کە ئەم سیفەتیان تیا قبوڵ بێ. پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بە منداڵیش کە گەورە ئابێ لەسەر کۆمەڵی ئەخلاق گەورە ئابێ کە ئەو ئەخلاقە بە بەشێک لەو کۆمەڵگەیە نامۆیە بدەوێنێت بە بەشی خێزانەکان لەوێ نامۆیە. ئەوان ئەو جۆرە سیفەتانە بەو شێواز بۆ کەسایەتێ بژی کەسێدیکی وا تا ئێستا لە ناوێ بۆ شێوازە نەژیاوە بۆ خاوەنی ئەو کۆمەڵە سیفەتە بێ. بۆیە ئەمە بەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لەسەر دەرونی زۆر قورسە بێ، ناڕەحەت ئەبێ بە شێوازێکی وا بیرکردنەوەیکی زۆری بۆ دروستەکە. زۆر جار هەیە تووشی مەسەل لەوانەیە هەندێک لە ناڕەحەتی و خەفەتیشی بکە، بەڵام ئەم میحنەتە ناکاتە ئەوەی کە وەکوڵی دا ببڕێ بە تەواوەتی لە کارەکەی خۆی یا بڵێ لە دواوکەوێ لە کۆمەڵگا یا دواوکەوێ لە ئیشێکە پێویستە بیکە. بۆیە بە پێچەوانەوە سەرنجەی باشترین کاریگە دروستەکە بۆ دروستبوونی کەسێتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام. یعنی ئەگەر سەرنج بین ڕوخان ڕووی تێ ناکە، ڕوخانێک بۆ معنای پاشەکشە بکەی، ڕوخانی ڕووی تێ ناکە بۆ معنای کە ئیتر دایمەن محتاج و خۆ بە کزۆڵ زانی محتاج بی. وەکو سەرەکەی شخصیتێک بۆ دروستە بێ، شخصیتێکی پێشبەستوو بە خودی خۆی بە شێوازێکە هەموو معنای جوانەکان هەوە تا جوانانی کە پێویست بوو لە دایک و باوکی وەری بگرێ لە بەردەمی دایک و باوکێکا فێریان ببێ، ئێستا وەردە ئەیانچنێتەوە دانە لە کۆمەڵگا لە تێڕامان و دیقەدان و وردبوونەوە فێرە بێ کە ئەمە بەڕاستی خودی خۆیەکێکە لەوانە جوانەکان ئێمە لە ڕووی پەروەردەییەوان ئەتوانین ئەگەر عەقڵ پێگات ئینسانن فێر کرد تەمیز پیاکە لە بینی باش و لە بینی خراپە با خۆی هەڵبژێرێ، لە بینی باش و باشترە هەڵبژێرێ. ئەو کاتە ئەو کەسێتە بە قووەتر و بەهێزە بێ ئەتوانێ ڕیسالەیەکی پامێکی گەورە هەڵگرێ. زۆر باش. دکتۆر جان یەکێکیکە لەو ئازارانێ کە پێغەمبەر صلی الله علیه و سلم چێشتوێتی ئازاری مناڵمردنە، جەرگ سووتانە، تەنانەت لەوێ گریانی پێغەمبەری ژەبینین صلی الله علیه و سلم. ئەمە با بڵێن چ ڕۆڵێکیە بوو یاخود چۆن لێگەدرێتەوە؟ ئەمە لە ڕاستیایی تر خۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە ئینسانە، حتمما فریشتە نییە. وەکو قورئانی پیرۆز بەنەزە فەرمێ پێیان بڵێ قل ئینەما ئەنە بەشەڕ مثلکم، منیش وەکو ئێوە ئینسانم، وەکو ئێوە لە ڕۆحم
جستم هەیە خوێنم هەیە هەستم هەیە سۆزم هەیە میهرەبانیم هەیە ئازارم هەیە میحنەتم هەیە هەموو ئەو شتانەی کە ڕووە کاتە ئینسانێک ڕێکە ڕێک هەر ئەو پێغەمبەری خوا بە هەمان طریقش لەدایک بووە بە هەمە ڕێگەی معجیزە ئاسانە بۆ بڵێ وڵا لە ئاسمان کەوتبێتە خوارەوە یاغ مەسەن لە شێوازێ لەدایک بێ لە شتێکی تر کە مادەکەی مادە ئینسان نەبێ بە هەمان طریقەی ئینسانێکی ئاسایی لەدایک بووە کەوادە ماتانێ هەموو ئەو حاڵتەین کە ڕۆکان ئینسانیش إنسانك اعتيادي ركعت بيغمر إخوة عليه الصلاة والسلام ويفرمي يقول إنما أنا بشر مثلكم بلامشي يوحى إليه جاوز زكاة لرايا مشتكم بودي أو بتعنهات أو من جاكد وتوجينا من لا مرتبة ولا لكم هر إنسانكم بلام بفهمك تدي أسمانية بويل ده طبيعية بيغمر إخوة عليه الصلاة والسلام وكو إنسان توشي خفته به توشي نراحتيه به توشي بطاقتيه به ويكادك أدو محندك دوسه به كوري لدزا فرميتشي كادك أو هوالي برسي بيغمر إخوة أو توش قريان روتي دكا أوش دفرمي إن العين لا تدمع والله تشاوى كان في الوزن الرجل وإن القلب لا يحزن والله كان يجنا راحة بن والله ولا نقول على الله إلا الحق اشتينا لنا سيوخات نهار رازنا به يا فلان نقول ما لا يرضي الله اشتينا لنا كخوا رازنا بيلي أمانا قريان رومانتيكا خفج رومانتيكا حتى في المسكان دي دخوا بشايو في نفس الدبالة اللي شايف في قمر إخوة عليه الصلاة والسلام محنتك إنسانية طبيعية بمنضال إخوي باوكو خفت بمنضال إخوي يا إخوة خو في قمر إخوة نابي بشتى أستيكي وها بلا ولا شد الملائكة جنجا خفتيش من الرقيها في قمر إخوة الرقنية قرآن وصيك كأفهم رؤوف رحيمة ويك لو لامي كلا هاولاني شاكا دكالية برسي أو في قمر إخواته خفت أخوي فرمي هذه هي الرحمة أو مهربانية أو السوزة أو السوزي باوكي كبو من ضال سۆزی باوک بۆ منداڵ چۆن تەفسیرەکەی و هەمومان منداڵمان کە هەیە چ سۆزێک پاڵمان پێێنێ بۆ منداڵەکانمان ئەرێ کاتێک کە نەخۆشیێکیان هەبێ نامان خەفەت و مشکلێک و ناڕەحەتیەوە شەو تا بەیانی بیریانێ ناکەیتەوە جاری وا هەیە منداڵ نەخۆش بێت تۆ ئێستا بیرەوە خواگە بمرێ من چۆن قبوڵێ چۆن تەحمل بندنەکەی بکەم ئێستا ئەو لە بەرچاوەکەوێ کەگە نەخۆشەکەی بە خێرا بەدەبێ نەبادا نەخۆشەکەی لێ بێ خوب گاتە حاڵاتێکی وە خوا نەخواست لە دەستی بەم دەباشە ئەگە بالفعل دەستی بەی ودستا بس جستي خو بدسي خو بيجري أواب وفاتي كيلو مردبه الله يشيل لو كاتيا ده في غمر إخوة عليه الصلاة والسلام بالنسبة رجع قدامي خفت شيء بو أخوة ضل شيء نراحت أبي بلان فرمشتين على إنك أخوة ما لي رازين به طبيعية بخزانة كان يشيل ضل كاتيا توشي من كراساتي وابنا فرمي حتى لخوتان بدن شقي جيوب مكان بلان آسايا بقري آسايا خفت خويتو كمان حاطيك إنسانية بشكي شل شيء فايدروني إنسان كاتيا قريان روتيك وخفت أخوي بمدالك هرب أخوي تسلاكي جورية أجر إنسان أما نية الدرو لنا أخي إنسانا درناك ويكتو مروفيكي آسايت ومروفيكي خاون سوزو مهرباني خوانية مثلا بياي بلا خوب بقري برامج قريانة ويعني أو بياي كي زوزة جورية براسي وين شان الرقك أو ضل الرقة نجوا جورية أو أصلا سوزيني أجا سوزي به حتما نبي روجان خفت بابا من دالك دكتور مشهد يجي جاني في غمصة والسلام زور دوباره بيته إما زور جماله وأبيش أويك كاتي الصحابة كان برسيانة به يكبر ده بس بسكيانه يا ببشتيانه والله ما أودو برد أبستي يعني باردقاي دو صحابي رنجا أو برسيبو به أم برسيبونا مثلا چی ما فێرەکە بەڵێ پەیامی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام وەکوتمان پەیامێکی ئەنی قورئان پەیامێکی تەواو ئینسانیە بە هەموو ڕەهەندەکانی ئینسان نەک تەنها لێک ڕەهەندیە حتى هەموو پەیامە شەریعەتەکەی خوای گەورەکە ئینەرێ بۆ ئینسان هەموو ئینسانە قورئان هەموو ئینسانیە شتێکی تیا نییە بڵێن بەڵام دەرەوەی لە دەرەوەی توانای ئینسان و تاقەی ئینسانەیە و طبیعی سروشتی ئەبێ بۆ بەرحەلات تێپەڕێ کە ئینسانێکی ئاسایی پێ تێپەڕێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کاتێک هەڵگری ئەم پەیامەیە ئەوێ پەیامی لەناو کۆمەڵگەیەکە کە چەند ساڵە دەقی کردووە بە کۆمەڵێ بابەتی نەگۆڕەوە کە تا ئێسەکانی سیستەمێکی تایبەت حکمەکە لە جێگەیەکە کە قوبڵینەوە کەسە بڵێ جگەلەوە بڵێ ئێستا پەیامێ کەسێت لە ناو خۆیانە بە کەسێک على ئاساس لە دایک و باوکێکی شو نییە و لە بنەماڵەیەکی بەڵام ناوداری خوانە دێت پێچەوانی ئەو ئاراستەیە ئەو بسن کەشتی کاروانی ڕێخە حتما ئاسان نییە قوبوڵکردەکەی کە ئاسان نییە قوبوڵکردەکەی ئەبێ وەکو هەموو حرەکەیەک هەموو بزوتنەوەیەک هەموو مەسەلەن گۆڕانکاری لە کۆمەلگا ئەبێ ئەوانەی کەیانەوە گۆڕانکاری دروستکەن قبوڵی هەموو زەحمەتیش لە پێناوی بکەن بۆیە خۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کاتێ ئەیتوانی داوەکە بڵێ خوای گەورە و برسیمانەوە وەکو چۆن معجزەیەک بۆ سەیدنا موسی بێتە خوار مائیدە بێتە خوارەوە لە سەر زەوی بیخوان
بەڵام داوای نەکە شتێکی وا بێتە خوار بەڵکو بۆ چونکە لەبەر ئەوش ئینسانە بە هەمان شێوە قبوڵی میحنەتی برسێتیەکە لە پێناوی کە وا بتوانێت ڕیسالەکەی خۆی دەرباسکە لەو کارەساتێکە ڕوویتەیەەکە ئەمە ئاساییە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە ڕووی قووەتی جەستەییش و قووەتی خۆگرتنیشی بۆ مقاومە بۆ هێزی بۆ مقاومەکردن لە یارانی شەوێ بێ پێشەنگە چوە قودوەیە ئەبێ لە پێش هەمویانەوە بێ لەو بابەتەیە چۆن لە بابەتی پەیامەکە لە پێشیانەوەیە لە بابەتی محەممەدەکە شەوێ لە محەممەدی شار پێشەوە بێ لە ئاثارەکە شار لە پێشەوە بێ ئەگەر سەحابێ بێ بۆیە کولێرە بەسەر بناڵێنێ ئەم لەوانەیە مەسەن چەند ڕۆژێکیش بێ کولێرێ نەخوات بنایی نەخوات بێ ئەگەر پێغەمبەری خوا ئەگەر سەحابیە دوودی خوای لە ڕزای خوای لێ بێ خوان لە ڕازی بێ ئەگەر ئەوان مەسەر بۆ بنێ ڕۆژێ بێ ئاویان نەخوات بێ پێغەمبەری خوا چەند ڕۆژە بێ ئاوی نەخوات بێ ئەمە ئاساییە لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بەو حاڵەتە ئینسانیە طەبیعیدا تێئەپەڕێ کە قبوڵکردنی ئازارەکان و ئەشکەنجەی لە پێناوی پەیامدا چونکە پەیامدار ناکرێت پەیامێ بگۆڕێ لەناو کۆمەلگا بە شێوازی موعجیزە ئاسا حتمما نامەنێ بە موعجیزە ناگۆڕێ ئەم کۆمەلگا بە موعجیزە ناگۆڕێ یا دانیشتین بە دوعابی گۆڕین بە دوعاش ناگۆڕێ پێویستیمان بەوە هەیە بێت تەسحیح و قوربانی بێ ئەو قوربانیانش بەشێکی دەچێت دەست پێەکە لە دەرکردن لە وڵاتەکەی خۆدا دەست پێەکە لە برسێتی دەست پێەکە لە ڕووی ئەم ناڕەحەتەیە کە دەبێت یا دانی ئابووریە یا لایانی دەرونیە یا ئابووریش و دەرونیە یا زۆر جار هەیە مەسەن سیاسیە ئیجتیهادی سیاسیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام هەموو ئەوانەی بە تێپەڕەنەوە هەم لایەنە ئابووریەکەی بەسەرا سەپێنراوە کە حەسارێکی ئابووری کە ئەچنە ئەو جێگەوە هیچ خوانێکیان پێ ناکات لیان قەدەغا ئەکرێ ئەوەی هاوکاریشیان کا سزا درێ لەسەری باشە بەڵام لەگەڵ ئەم هەمانەیە بە ئازار ئەمێنێتەوە بە برسێتی بەس ناڕەزایی دەرنابڕن بێتاقەتی دەرنابڕێ بێزاریش ناوێ باشە شەش ناکات لە پەیامەکەی خۆی ئەمە گرنگی خۆی لەوایە بەڕاستی یانی تۆ بگێتە حاڵەتێکی وا بربەستی بەناوکی خۆتەوە بەسکتوانێ لە برسێتیە بەڵام هێشتا پاشەکشە نەکەی لە پەیامەکە ئامادە نەبی پاشەکشەشکەی ئامادە نەبێت تەنها یەک منداهانەشکەی ئەخە بەڕاستی ئەمە قووەتێکی زۆر گەورەیە خۆ زۆر کەسەیە مەسەلەن لەوانەیە تەنها بە چاوبزکردنەوەیەک زۆر بە ئاسانی چاوە واز لە ئیشی خۆی بێنێ نەک تەنها برسێتی یان ناڕەحەتی یان میحنەتێک باش دکتۆر جان بە پێچەوانەی پاشا و هەروەها ئەوانێک سەڵتەناتی مەسەلەن بۆ منە دەسەڵات و ئەوانە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە پێچەوانەی ئەوانەوە نەچوە لە شوێنێکی بەرزەوە سەیری مەعارەکە و شەڕ و تێکچڕژان بکە بەڵکو بۆ خۆی یەکێک بۆ لەوانی کە بەشداری جەنگی کردووە و هەروەها ئازاری پێکەشتووە تەنانەت برینداریش بووە ئەمەش هەر بۆ خۆی ینی بۆ خۆی ئەمیش پەیامێکی ترە بەڵێ خۆی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کە قورئانە فەرمێ وەلەکم فی ڕەسوول الله قودوة حەسەنە وشەی قودوە مەفهومێکی زۆر جوانی قورئانی گەورەی هەیە قودوە لەگەڵ معناکەی خۆیان کە هەڵگری پێشەنگیە پێشەواییە کەسێک چۆمێتە قودوە تەنها ئایا بەس لە بوارێکایە یا لە چەند بوارێکی تایبەتە یا لە هەموو بوارەکانی ژیانە ئەگەر سەرنجی بین قەدەواتی دنیا ئەوەی قودوەی دنیاە هەمی لەوانەیە یەک لە یەک بوارە توانی بێتی کارابیە لە دوانە ئەگەر زۆریش بێسییان بەڵام پێغەمبەری خوا کە ئەفەرمێ خوای گەورە لەکم فی ڕەسوول ئوسوة حەسەنە لە ئوسوة حەسەنە ئوسوە زۆر گەورەتە لە معنای قودوە مەفهومێکی دەستکی هەیە کە بریتێ لە بوارێکا گەشەیەکەوە بەڵام ئوسوە لە هەموو بوارەکانی ژیانە لەو پێشەنگترن نییە بۆیە ئوسوەیە قودوە نییە ئوسوەی حەسەنە ئەم ئوسوە حەسەنەی بۆ چییە چونکە ئەگەر لە ڕووی زانستیەوە سەیرەکەی قسەکانی هەموو زۆر موافقی زانستن لە ڕووی ئەخلاق و ئاکارەوە سەیرەکەی لەگەڵ کەسوکارەکەیە لە پێشەنگە لەگەڵ خێزان و منداڵیە لە پێشەنگە لە ڕووی سیاسیەوە لە پێشەنگە لە ڕووی عەسکەریەوە پێشەنگە لە ڕووی ژیانداریەوە پێشەنگە لە ڕووی ژیانسازیەوە پێشەنگە لە ڕووی هەڵسوکەوت و تەعامل لەگەڵ خودی خۆیان وەکو کەسێک هەر پێشەنگە بۆیە قورئانە فەرمێ وەکو فی ڕەسوول الله ئوسوة حەسەنە قودوە ئەمە جیاوازەکەیەتی بۆ نافەرمێ وەلەکم فی ڕەسوول الله قودوة حەسەنە ئاخر چونکە قودوە تایبەتە لە یەک بوارایە ئەتوانێت لێک تا پێشکەوت بێ بەڵام پێغەمبەری خوا لە هەموو بارەکانە کەس لە پێشەوە نییە بۆیە ئا لەمەشا بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لەمەشایە پێشەنگە لە بواری ژیانسازیە لە بواری مەسەلەن ڕاز معاملەکردنە ئەمە ئەو خاڵە گەورە پێڵە ئەو نموزەجە گەورەیە کەوتم قورئانە ئەوێ بەرجەستێکە لە ژیانی ئینسانە
لەبەر سێکرد لە قورآانی پیرۆزە خی گەور نامان ناسێنێ بە پێغمبەری خوا بڵێ وڵا ئەمە یەک قودوەیە و تەنها بەس دێک بوارە شارەزایی هێولێک بواری شاباشە شوێنی کەون ئەتوانین لە هەچی بوارەکایە ئێمە بیکەنە پێشەنگی خۆمان لە هیچی شانە پەشیمان نابیتەوە وە لە هیچی شانە مەسەن ڕۆژێ ڕۆژان ناڵێ وەڵا کەسەتر لەو باشتر هەیە دەستم ناکەوێت یعنی تا زانستیش پێشکەوێت دراسی ئەو مۆزوع بکە ئەوە لە پێشەنگایە ئەمە زۆر مهمە چونکە دایمە سەرنجم داوە لە قورآانی پیرۆزە مستەڵەحات کە بەکارهێنێ مستەڵەحاتی زیندوی زۆر بانەکانیان زۆر پڕ و زیندوشن لە هیچ سەردەمێکا نامرێ حتا سەردەمی زانست پێشکەوێ وشەی ئوستووە لە ناو قورآانی پیرۆزە بێنە هەر فراوانترەوێ ئەوەندە بەهێزە هەموو جار من پرسی باشە بۆچی قورآن نافەرمێ قودوەیەکی حەسەنە فەرمی ئوستوەیەکی حەسەنە بۆ وا نافەرمێ ئەکەسەی مەفهومی قودوەم کرد لەگەڵ مەفهومی ئوسوەیە ئەمە دەوڵەمەندە ئەمە قورآن دقیقە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام کاتە ئەو شاکارە گەورەی کە ئەبێ هەموو دنیا ڕۆژێک بێ بیکەنە پێشەنگی خوا نەک تەنها پێشەنگە بۆ یەک گەلی بۆ یەک نەتەوە بۆ یەک چینی تایبەت تەنها ئەوەی کە لەگەڵ یاژیاوە ئەوەشی کە بە هەزاران ساڵ لێی دوورە و کوا لەگەڵ یاژیا بێ ئەخە زۆر مهمە بەڕاستی ئەمە یعنی ئێستا مەسەڵەن من و تۆ پێغەمبەرمان نەدیوە عەلەیهی سڵات وەسەلام لە خزمەتیان نەژیاوین بەڵام کاتی ئەچینە خزمەت ژیان و کردەوەکان و ئەوانەی کە دیمانە هەل ئەوە نە لەگەڵا کۆنێکتەبی وازانین ئێستا لەگەڵ یاژیت ئەم بۆچیە چونکە بە تەواو ڕەهەندی ئینسانی هەیە بە تەواو لەگەڵ مرۆڤ گونجاوە بە تەواو لەگەڵ ئێمە هەمایەتەوە بۆیە کاسەرێکی خێرا لەگەڵ کۆنێکتەبی کێکی وەکو بەرناشۆ کاتێک کە بەسەن ژیانی پێغەمبەری خوا دراساکات لە کۆتایی ئاڵەچی هەنی ئەڵێ کاتێک دراسی ژیانی ئەوم کرد زانیم کە ئەمە چەنە گەورەیە ئەڵێم ئەتوانم بڵێم ئەمە منقیذی بەشەریەتە هەر ئەمە تەنها ئەمە ئینسان ڕزگارەکان لە هاچی ڕاحەتیەکانە کەسی ترن دەست ناکەی وەکو ئەو بێ دکتۆر جان یەکێکی تر لەو ڕووداوە گرنگ و بە ئازارانەی کە لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕووەدا ڕووداوێکی زۆر قورسە ئەوش ڕووداوی ئیفکە ئەو بەڕاستی ئەو ڕووداوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو لە سیرە ئەجێڕنەوە عایشە داچی ئیمانداران ئەنێرێتەوە بۆ ماڵی باوکی تاکو و نزیکی زیاتر لە مانجێک ئەبێ بە بنەشتە خۆشەی خەڵکی مەدینە باشە ینی امتحانێکی زۆر قورسە ینی کە تیا پێغەمبەر صلی الله علیه و سلم تیا تاقیە بێتەوە خوای پەروەردگار تاقیە کاتەوە ینی ئەوە ئەگەر بە پێوەری ئێستا لێکی بیتەوە واروها ئەم ڕووداوە بێنی بۆ ئەم واقعی ئێستا ئیلا مەگەر بە کوشتن با بڵێن کۆتایی بێ بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر بە هێمنی بەبێەوەی ئەو هێمنی تێک بچێ و بەبێەوەی ئەو سەبر و تەحملی کە هەیە بێ با بڵێن بە جۆرە لە جۆرەکان خەوشی تێ بکەوێ خۆ بۆ ئەمە ژەگرێ بەڵام ئەمە دکتۆر ئەمە بابەتێکی زۆر قورسە پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن تەعاملی لەگەڵ ئەمەیە کرد لە ڕاستیە خۆ هەمووان ئەگەر چینەوە بۆ مێژوو وەسیلەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام زۆر چاگەزانین کە موئامەرەکان لەسەری ئەوانەی کە ناحەز بوون زۆریان محاولە کرد کە چۆن هەیە ئەم حرەکەتەی ئەو تێبشکێنن بربەستی بۆ دروستکەن کە نەتوانێت بڵاو بێتەوە ئەو بوو کە یەکەم جار دەستیان پێ کرد بە خودی خۆی لە ناو ناشرینکردنی کەسێتەکەی کە ئەمە نانەخوا کە ئەمە شێتە کە ئەمە ساحیرە کە ئەمە چییە بەو شایعانەی کە ناو خەڵکا بڵاو کردەوە کە پێڵن ئێستا پێڵن بەزبانی ئێستا پێڵن شایعە وەک کەسێتی ناشرین بەوە ناتوان ڕێی لێگرن دواتر ئەوە بوو دژایەتیان کرد و دەریان کرد ناتوانین ڕێی لێبگرن دواتر ئەوە بوو کە بەهێزان بەرامبەری بەکارهێنا دیسان ناتوانانی بەسەری ئازاڵ ببن وەدەوە دەتە ئەمجا ئەم محاولەتانە هەر بەردەوامە لە ژیانی پێغەمبەری خوا بەدەستکسە و دەستی خەڵکانێکی دەرەکی کە ئەسازێنرێن دایمەن هەموو دەستگاستی خوڕەکانی دنیا محاولەکەنێکی لە ناشرینکردنی کەسایەتیەکان ئەوەیە بێ لە ناو خێزانی خۆی و قوڵایی ناو ماڵی خۆیان شتێک کە ئێمە لە ئیسلامە زۆر بەلامانەوە زۆر گرنگە مەسەلەی کەسێتی ئینسان و مەسەلەی خێزان و شەرەفە کە شتێکی زۆر بەلامان و مقدەس و بەڕێزە و ئێمە بەڕاستی مەسەلەی تێکەڵاوی ئافەت و لەگەڵ پیاوە لە ڕێی شەرعی بوون نەبێ ڕێگەی ترمان نییە لەگەڵانە عەلاقە دروستکەین ڕێگەی شەرعی بوونی تەنهای ڕێگەی ئەوی بەڕاستی نیکاحی شەرعی و خێزانداریە و شتێکی تر نییە بۆی ئەم بابەتە لە ئیسلامە زۆر بە قوڵی دەگرێت بۆچی وا بە قوڵی سەیرەکە بابەتی مەسەلەی ژن و پیا و ژن و پیا و ئەمە
مەسەلەی علاقە و پەیوەندیان لە چوارچێوە و دەرەوەی خێزانە دەرەوەی شەرعی بوونا بابەتێکی سەختە لەبەر ئەوەی پەیوەندی بە ناسنامەی نەتەوەکان و گەلانەوە هەیە ناسنامەی خودی ئینسان هەیە ئێمە گەر بەڕاستی نیکاحی شەرعی و علاقەی شەرعی نەبێ ئێستا نەمانەزانی کورد خەڵکی ئەم وڵاتین و خاوەنی ئەم کیانین و باو باپیرمان لەم خاکە ئاشیاوە چونکە ئەوە قەدەر و فەزڵی خێزان و خێزانداری و شەرعی بوونە ئەگەر کەسێک لە دەرەوەی ئەم شەرعی علاقەیە دروستکە بەلای ئێمە و خێڵێکی زۆر سوورە ئەمە یەکێک بۆ لەو نوقطانەی کە هەستیان کرد نوقتەیەکی ضعفە لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەستی بۆ بەرن بۆ ئەم حاڵەتە دروست دەکرێت بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لەم ڕۆوانە لە کەداکەن لە کۆمەلگا بۆکو بێتە هۆکاری ئەوەی کە نەتوانێت ئەم حرەکەتە بەردەوام پێکات چونکە گەر ئینسانێک کەسێتی ڕوشا قیادەتی نەما ئەو کاتە قودوەیەتی و ئوسوەیەکەی نامێنێ ئەو کاتە ممکن حرەکەی پارچە پارچاوێ و بە حسابی خوان کۆتایی پێدێ بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە ئەم حاڵەتە ڕووەدا تەمەن سەرەتاکەی ئەگەر سەرنجی قیسەکە بێ زۆر سەختە لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام زۆر ناڕەح زۆر خەفەتی پێخوا بەکێش بە ئافەتێکە سەیدە عایشەیە دایکە عایشەیە ئەو دایکە عایشەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام زۆر نازی کێشاوە زۆر نازی داوەتێ کە چەندی جار بەتەنیا لەگەڵا دەچوت دەرەوانێ قسەی بۆ کرد و قسە و سەحبەت لەگەڵەوە زۆرترین قسە و سەحبەتی لەگەڵەوە هەیە زۆرترین فەرموندەش ئەو لە پێغەمبەری خوا ڕیوایەتێکە عەلەیهی سەڵاتو وەسەلام و بۆ یەکێک بوو لە مامۆستاکانی ئافەتانی مەدینە بەڕاستی یعنی معلمێکی تەواو بوو بە معنای کەلیمە تومەتی زیناش دەپاڵ ئەمیشا کە ئەمە جایە کە ئەمەیەک دومیان ئەم لە بنەماڵەی کێ یعنی سيدة عائشة لبنا مالك كي لنزيتني وانا كسجاني في غمر إخوة عليه الصلاة والسلام أما بيد بس أن تومتي زنا وخد بالي خزاني في غمر إخوة عليه الصلاة والسلام زوج قرصة بلام جنيجي في غمر إخوة له وداع عليه الصلاة كهالناشة هيش تهورك ناقره ڕووداوەکە کە دەگەڕنەوە بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام بەڵێ زۆر سەختە بێ بەڵام بە تەعاملکردنەکەی تەعاملە هێواشەکەی لەسەر خۆیەتی کە هیچ هەڵناچێ حکمێکی خێرانە نادا بەسەر مۆزوعەکە خێرا سەیدە عایشە تاوانبار کات و بە خێرا مەسەلەن بڵێ ئەمە حکم بە بەسەریە نە چونکە بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لەوانەیە بڵێم ئەوە یەقینی هەبوو کە ئەو کارە ناکا بەڵام لەو لاشوانەیە هەموو ئاراستەکان واکە کە ڕووی داوێ ئێتۆ شهود هەبێ و ڕووداوەکە بۆ بگێڕێتەوە بڵێ ئەمە ئاواهی بووە بیهێنە لەگەڵ خۆیان و وانی قسەکانێتەوە چیەکەی لەو کاتە بەس مەسەلە لەو کاتەیە وحیش وەستێ ینی ئەمە شاخەجە قسەکەم سەرویستم بێت مەسەر ئەمە ئەوە جاکە واقعەکە ڕووی داوە بۆ دەگەڕنەوە جا دێشە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام وحی ڕائوەستێت هیچ دەنگ و بەستم بەبەتە باز ناکا دووەرە لەم زەمانەیەکی زەمانێکی قورس زەحمەت میحنەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام هێواش دەگەم مۆزوعەکە فەرمی با دوورکەوێتەوە بۆی کە نەوانێت زۆر لە حایسەکە یەکتر بینینەکە زۆر زەحمەتە چاوە هەموو ڕۆژە چاوە پێ بکەوێت و حاڵەتە ڕووداوێ ئەو میحنەتە تازە ئاوێتەوە نەوەڵا باتە تۆزێک دوورکەوینەوە بۆتێ تۆزێک کۆن بێجارەکە بتوانین قبوڵی ئازارەکانی بکەین ئەمەکێکە لە ئیشەکان چونکە ئێستا لە دەڕووی پەرۆدەکردنی چارەسەرکردنی کێشانەیە ئێمە وتمانیان دایمێک دوو کەس کێشیانە بێ یەکەم جاریکەن دوورخەرەوە چونکە ئەم دوانە کە لێتر تۆڕان هەتا هەموو ڕۆژێکتر ببینن تۆڕەکان تازە بێتەوە بەس کە دوور خستنەوانێ و دەوەتە ئەنجاکە ئەرە کەسە لای خۆیەوانە و دەوێتە شەکە کفە بێتەوە ئەو کاتە حەلکردنتیایە ناوەندێکی هێمن دروستە بێ ئەتوانی ئیشی تیا بکەی و دەوە دەمجاگەڕی بەشن شهود و عەلاقات و سەرە داوەکانە لەوەرە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام وەکو ئینسانێکی طەبیعی ناڕەحەتە بێ خەفەتیشی پێخوا خەمی پێخوا لەستە دڵیشی زۆر قورسە بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام چەندین شەوی پێوە مەسەڵەن بە خەفەتەوە پێوە ڕۆژەکاتەوە سەیدە دایکی مسلمانانی ژەبە سەیدە عایشەش هەروایە وەنەبی ئەوە حاڵی لەوە خراپە بەتابەتی کە پشتیوانی دایک و باوکی نییە دەست داوە زۆر ناڕەحەتە بۆ ئەویش کە لە ماڵێکە وا بەسەر بێ خێزانی پێغەمبەر بیت و ماڵی باوکش باوک دایکش پشتی تێکە واقعەکی ئاواش پشتیشن نەگرن یانی هیچ بەلایەکیانە ئەمە ڕاستی زۆر زەحمەتە ئەمەش بەڕاستی کە لەو تاقیکردنەوە کە پێغەمبەری خوا پێ تێپەڕێ بەڵام قسەیەکی زۆر جوان هەیە کە هەموو میحنەتێکی قورس پیاوێکی قورسی لێ دروستە بێ پیاوێکی توندی لێ دروست بێت تۆکمەی لێ دروستە بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە دوای ئەو ڕووداوە و کاتێ سەرەکەی دوژمەکانی نارەکانی تر بەتەواوی دەسەوسانە بن لەم بەرابەریە کە ڕایەکی تر پلان بەرابەری بگێڕن چونکە ئەزانن بە هیچ پلانێ دەرەقەتی نایەن ئەوە ئەم پلانەشان دوای داخل ئاسە نەکەی و قورئان دابەزێ و بەڕائەتی دایکە عایشە دەرەخات و مژدە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام و ئەمجا سپاسی خۆی گەوراکە لەسەروی کە بدەهەت بڕیارمان نەدا لەسەر حاڵێکی وە ئەمە لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ڕیسالە مەسەجی زۆری تایە یەکێک لەو مەسەجە گەورانە بەڕاستی کە بەدیەکەین خودی کەسێتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە پێمانەڵێ پێغەمبەرەکەشتان ئینسانە لە خۆتانە طبیعی ئەو حاڵەتانی بەسەراتی ئەپەڕێ نابێ بە مەلایکە سەیریکەن
نابێت لە چوارچەوەی ئینسان بێنە دەرەوە. یعنی ڕیسالێکی زۆر گەورەیتیایە چونکە بۆی نەبادا وەکۆکانێتە کە پیامبەری خوا خۆی فەرمی وەکو نەساڵام لێ مەکەن ئێوە مەمکەن بەخواوانە وەکو سەیدنا عیسا و سەیدنا موسا ئەوان بە تەقزیب بە قدیسێکی گەورە سەیران کرد نەکەن ئێوە واوکەن کەما عەتەڕەتی نەسارا. ئەمە یەکێکە لەوەی کە پێ بڵێن ئەمە ئاساییە مرۆڤێکی ئاسایی و خۆتان واتانێ. دوو ئەبێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فێر ببێ فێرێکا خۆیگەر بە عەمەلی کە لە ڕووداوی ئاوا ڕووەدا حوکم چۆنەکا ئەوە بەجێمان هێشتی ماوەی لە حکومەزان تۆ چییە کەی بەتەنها خۆت ئەگەر لەم پەیامەتا خوال لەگەڵانە بێ تەوفیق ئاسان نییە. ئەگەر لە ژیانمانە بمانوێت گۆڕانکاری دروستکەین هەر قیادەیەک بێ هەر کەسێ بێ ئەگەر پشتی لە خوا کرد سەرکەوتنی ئاسان نییە. دەبێت پەیامی دینداری پەیامی خەڵکی دەتوانێت پشت بە کەرەسەی دنیاە بەسێ بەس پەیامە ئاسمانیەکە و ڕیزا لە خوایەکە ئەوەندەی پەیوەندی بە مادە دنیاەکانش هەیە عەلاقەش بێگەڵ خوادا بەهێز بێ ئەگەر هەردووکیان یەک نەگرن تەوفیقات زۆر زەحمەتە. ئەمە دوو مەسەجی تر بەڕاستی کە بینین ئەبێ ئەو هاوڵانێکی لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کە لە ئەژین لەوێ ئەوانش حاڵی بن لە ڕووداوی ئەوە چۆن تەعامولەکەن نابێ حوکمی خێرابن بەسەر کەسەکانە. ئەهاگەر بڕیانە بدایە سەیدە عایشە زۆرێک بوو لە بڕیاراندا بوو لە قەناعەتی خوانە پیان وا بوو واقعەکە ڕاستە دوای درۆ دەرچوو ئەوێ پەلە نەکەن لە بڕیادا بەسە کەسەکانە لە کۆمەڵگەدا ئینسانی هەڵاکە ئەم هەڵەیە لەوانێت بۆ دروست کرابێ نەکەی خێرا بڕیا بێ بەسە کەسێکی موسڵمانە کە چەند ساڵە دیندارە خێرات و مەبارەکەی تاکو ئیسپات دەبێ. دکتۆر جان یەکێکە لە ئەو با بڵێن بابەتانی کە ئینسانیەتی پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم ئەسەلمێنێ ئەوە نییە کە گۆشە گیر بێ واروەها چوزانم لە شوێنێک خۆی بهێڵێتەوە تەنها بۆ عیبادەت و چێژ لە شتە دنیایەکان نەکات. یەکێک لەو شتانە ئەوەیە کە خێزانی پێکەوە ناوە و چێژی خێزانداری کردووە ئەمەش بەخۆی پەیامێکی تایە ئەمە چیمان پێڵێ؟ بەڵێ لە ڕاستیە وەکو پێم وت یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئینسانە ئینسانیش کە مادام ئینسان بێ هەموو تەبیعەتە سروشتە ئینسانەکانی هەیە بە کوتێکێکم پێمانەڵێ پەیامی خوا ئەگەر دینداری بکەیت ڕێ لەوە ناگرێت لەزەر لە دنیا وەرگرین. دینداریکردن و بوون بە قورئانی شوێن قورئانی پیرۆز و پەیامی خوا بکەی معناوەتان ئەوە نییە لەزەر لە ژیان واز دێبین بەڵکو پێچوانەوە بۆی لەزەتی ژیان بە لەزەتێکی ترەوە بە تامێکی ترەوە تامی بکەی. لەزەتی ژیان بە ئیمانەوە لەزەتێکی هەیە تامێکی هەیە بە بێ ئیمانی تامێکی تری هەیە بە بێ ئیمانی تەنها لایەنە مادیەکەی هەست پێکەن. من ئەگەر مەسەلەن ئەم ئاوەی کە ئێستا ئەیخۆینەوانێ ئێمە ئەگەر وەکو لایەنە مادیەکەی سەیریکەین تەنها ئاوێکە دەیخۆین و قوڵکمانی پێتە ڕەکەن و هیچی تر بەڵام لایەنێکی تری معنەویشی تێدایە لەمەدا کەوی بریتێر لەوەی کە هەستەکەم ئەمە دەستکردی دەستی کەسێکە کە منی زۆر خۆشەوێ بۆیە ئەوی بۆ دروست کردوم کاتێ ئەمە بەرهەمی دەستی کەسێکی خۆشەویستەکە بۆ می نردووی خۆمەوانێ ئەوەندە جەستەش میساحەتی پێەکە کەویش خالقەکەمە کە خالقەکەمە فەرمی خەلەق لەکوم لە قورئانە ئەگەر ئینا خەلەقناکوم بێ ئیجاد و بەدیهێنانە بەس خەلەق لەکوم بێ بەشێکە دیارەتی بە ئێمە حستەیەکە بۆ ئێمە دیاری کردووە ئەم ئاوا لە لای من یەکجان یەک ڕووی لێکەی خۆمەوانە تەنها ڕۆ مادیەکەی ڕوویەکی تری معنەویشی تێدایە کە هەستکردنمە بەوەی کەمە لە خۆ دروست نابێ و ئەمە کەسێکە ناوێت تێبوونەوانێ ئەوەندە قەدیراتوانێ لەم سەرزەویەدا ئەمە بەبێەوەی کەمکا بەبێ مەسەلەن سەرزەویدا کانیاوەکان من چەندین هەزار ساڵن ئەمە دەڕێژن کەم ناکەن باشە ئەمە ئەگەر تەنکەر بێ ئەگەر مەسەلەن من دروستم کردای ئینسان دروستی کردایە بۆ هەر پەرداخە ئاوێ چەندمان پێویست بوو ئێستا ئێمە ئاو خۆمان دروستی ناکەین پەرداخێک ئاوی ئاواهی لەوانەیەکی 250 سەرمانەکەوێ ئەگەر خۆمان دروستمان کردایە پەرداخی ئاو چەند سەرمانەکەوت ئەمە بەڕاستی لانی معنەوی گەورەندا لە ژیانی ئینسان ئەگەر سەرنج بێن ئەمانە هەمویان نەسیبن بەشێک لەو نەسیبش کە هەمانە زەواج و خێزانداریە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لەو کەسانی کە هاتنە خزمەتی لە ماڵی پێغەمبەری خوا دانیشتبوون پێش ئەفەرمێ پرسیاریان کرد لە ژیانی پێغەمبەری خوا لە خێزانەکانی چۆن بوون سەیریان کە پێغەمبەری خوا ئاوا عیبادەکە و نوێژی ئاوایە و زکری ئاوایە و دوعای ئاوایە وتیان ئێمە پێغەمبەری خوا لەکوێن یەکیان بەری بڕیار بێت لەمە دوایتر من شەو و ڕۆژ هەر بە ڕۆژوو بووم یەکێوتی من تە هەژن ناهێنم خۆم دێگلاکەم بەس بۆ عیبادەت ئەی باشە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام چی فەرموو فەرمی گوێ لە قسەکان وتی جاوتان ئەڵێ قسەکە گوێ لە قسەکان فەرمی ئەواڵەن چیەوە ئەوە ئێوەن ئەواڵەن ئەتەقولونە کەذا ئێوە ئاواڵن فەرمی من پێغەمبەرم ئەخشاکم و ئەتقاکم لە ئێوە دینتاتر و خوا ناسیریشم بەڵام ئەسوم و ئەفطر و ئەتەزەوەج و ئەنام ئەشخەوم هەڵیجسم لە خەو کاکە
ژیانداری پێ دەڵێ ڕیسالەی خوای گەورە تەوزیعی ژیان ئەدوارەکانی ژیانەکە ئەم ڕیسالە خوایە ئەڵێ وەکو پێغەمبەرەکە عەلەیهی سەڵاتو وەرە ژیان دابەشکە بەشێکیان بۆ خێزانتەوە بەشێکیشان بەسن بۆ نەفسی خۆتەوە بەشێکیشان بۆ ڕۆحتەوە بەشێکیشان بۆ تەمەتوع دنیا بەشێکیشان بۆ پەیامەکەتەوە بەشێکیان بۆ ئیسلاح و ژیان دابەشکە و کاتەکان بەشی هەموو شەیەکە کەوابوو خودی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بە قودوەتیەکەی و بە ئوسوەتیەکەی پێمان ئەڵێ ئەتوانین لەم ژیانەدا لەزەت لە مادەکەەوە گرین بەجێتە معنەوەکەشیەوە ئەو کاتە ئازانین تامی ژیان چییە بەخوا ئەگەر تۆ مەسەلەن تامی خۆرمایەک ئەگەری خۆیت تەنهاکم لایەنە مادەگەستێکە تەنیاکشی دیم تەواوە بێ بەزۆکو لایەنە معنەوەکەی بیخۆم تەنخوا خۆرمایەکە بەکارێ هێنم هەموو جارێک بڵم سپاس بۆ ئەو کەسەی کە ئامە دروست کرد لە دارێکی ئاواهی کە گەڵاکانی خۆی تاڵا بەس بە کەڵکی هیچ نایە لەوە ئاما خۆم ئەزانین چەند لەزەتی دەبم کە ئەمە هی کەسێکە کە منی خۆشویستو بەخوا منی خۆش نویسە بدروست ناکردم والله ڕەحمەتی ئەڵڵا نەبووە بدروست ناکردم ئێ باش ئەمە چه معنایەکە بەخشێ ئەمە معنایەکی گەورەی تێدایە بۆ من و تۆ کە لەزەت لە ژیانە لەوەیەکە کە لەزەت لە دینداریە ئەمەیە تامی هەموو شتەکان بە دوو تامیکەم تامی ئەمەش ئێستا لەلایەکەم قەناعەتم بۆی ڕۆژێک دێ لە بەهەشتا ئەم خورمایە هەموو ڕۆژە خورمایە خۆم تامی تریان جیاوازترە ئەمە لەزەتێکترم پێ بەخشێ تامێکی تر لە خورماکەم ئاجا وەکو مڵێن قسەکەی پیامبەری خوا عەلەیهی سەڵام کە زەواجەکە لەگەڵ خێزانەکانیە بۆی پێمان بڵێ کاکە مەحاڵ نییە دینداری معنای خۆبەستنەوە نییە تەرکردنی دنیا نییە وازان لە لەزەتەکان نییە دینداری معنای ئەوە نییە دابڕێم لە ژیان بەڵکو پێچەوانەوە ئامادەکردنی ئینسانەکە بۆی ژیانێکی شایستە و مرۆڤ بەرە بەڕێوە دکتۆر لە چوارچەوەی خێزانداریە شتێکی زۆر جوانم لە سیرەیە چاو پێکەوت ئەویش ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر کەم تووڕە بۆ زۆر کەم بەتابەتی لە چوارچەوەی خێزانە زۆر کەسێکی بەڕەحم و بە شەفەقەت بووە بەس ئەو کاتانەی کە زیز بووە و کاتانەی کە بێتاقەتێکی هەبووە لە باتی ئەوەی کە خێزانەکانی دەرکا بۆ خۆی ڕۆشتووە بۆ خۆی ڕۆشتووە چوە لە مزگەوت ماوەتەوە یا سەردانێکی کردووە تاکو ئەجزیەکەی نەماوە تاکو نیگەرانەکەی نەماوە ئەنجا گەڕاوەتەوە نازم ئەم نەریتم زۆر بەلاوە جوان بوو نەک نەریتێکە صیفەتێکی جوانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە هەر لە سیرە زۆر مواقیفی زۆر جوانی بەرامبەر ژنەکان بەرامبەر ئافەتان بەتایبەتی کەیەکی لەوانە ئەفەرمی ما ضرب النساء قط بە هیچ کاتێ بەرامبەر ژنان دەستی بەرز نەکەوتەوە بڵێن بەلێدان یا خوانەخوازا شتێک یەکێ لەو مواقیفە زۆر گەورانە کاتێک کە باسەکە ئەفەرمێم لە ماڵی عایشە ئەبێ وازان سەیدە حەفسە خواردنکە با بۆ ماڵی عایشە پێک و لێوێ بیخۆن کە سەیدە عایشە ئیبینێ دەستی حەفسەوە لە باتی وەریگرێ دەستێکی پێدای خاتە عەرزەکە و ئێڕێژێ باش ئەگە سەرنج بین ئەم موقیفە یعنی خواردنەکە بچێت عەرزەکە و کێ بیکە خێزانەکە بیکە ئەگەر هەموو پیاوێکی ئێمە بێسە خێرا دەستکە بە تووڕەبوون لێدانیان بەڵام پیاوەنێ خوا فەرمێ غارت ئوموکم دایکتان غیرەت گرتوێتی دانیشت خۆی کویان نکاتەوە شتە خواردنەکە تا بەشتی تەڕ نەبوو چونکە شتێک بوو داینێ و ئەفەرمێ دانیشتن سێقوڵی دانیشت و ئێوە وەکو ئەوەی هیچ ڕووداوی ڕووی نەدابێ دێ باشە ئەمە مواقیفێکە پێمان ئەڵێکا کە لەناو خێزانە پیاو ئەگەر مامۆستایەتی یا بڵێمە کوڵین پیاوەتی بۆ معنە ئەوە نییە لێدەمەکان بێنێ یا قسەی زەبر بەکاربێنێ پیاوەی ئیدارەی ماڵەکەی بکە بە شێوازێک نەیەڵێ خۆشەویستی ناو ماڵ بژاکی خێزان لە خێزانی دەرنەچێت ئەو تەعاملی پێغەمبەری خوا لەگەڵ ژنەکان لەگەڵ خێزانەکانیەکە چ جۆرە تەعاملێکە ئەفەرمێ سەیدە عایشە ئەفەرمێ لیان پرسیم لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە ماڵەوە چۆنە ئەیفەرموو کانە فی میهنەتی نیسائی هەتا لە ماڵەوە بایە هاوکاریەکە دین لەگەڵ یا ئیشی ژنانێ لەگەڵاکردوین میهنەتی نیسا یعنی خەریکی کاری ژنەکان بووە جلی لەگەڵا شۆریون لەگەڵا ماڵی ڕێک کردووە ئەفەرمی وئیدا جا ئەفەرمی ئیدا قەڕوبەتی الصەڵات جا ئەفەرمی کاتێ نوێژ نزیکێ بوانێ ذهب إلى الصلاة یا خرج إلى الصلاة تا ئەو کاتێ بانگێدا فەرمێ لە ماڵەوە دانیشتووە لەگەڵ خێزانەکانی خۆیان ماڵی ڕێخستووە بەلاش و عینەی تۆڵە ئەمە بۆ پیاو ناشێ ئێستا پیاوی ئێمە ئەگە بڵێ ژن ئیشکە لە ماڵە لە ماوەسا ئیشکەی میژنانە کاکە وەڵاهی لەسەر ژنان فەقیر فەرز نییە خەریکیەوە بێ ماڵە بۆ ڕێکا بێت تۆ لەگەڵا ڕێکیکەی چوە ماڵ هاوبەشە ژیانی خێزان هاوبەشە ئەبێ ئەو ژیانە هاوبەسێ بە فیعلی بەرجەستە ببێ نەک تەنها بە زبان هیچ عیب نییە گەمە چمە ماڵەوە لە ماڵەوە سەلام عەلیکم لە خێزان بڵم ئادەی بە زەحمەتی هێبا گسکەکەم میبینم سفرەکەم من هەڵیەگرم ئادەی با من قاپەکان بشۆرم ئەمە هیچ عیب نییە من زۆر جار هەیە ئەڵم ئێمەی موسڵمان بەڕاستی خۆمان لەگەڵ پەیامەکەمان و خۆمان لەگەڵ پێغەمبەرەکان زۆر دوورین لە یەکتر نموزەجەکان دوورین لە یەک ئەڵێن پێغەمبەرین عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەڵێن سونەت جێبەجێەکەین بەڵام کام سونەت
ئەو سونەتەی کە بۆ خۆمان پێمان خۆشە هێندێک سونەتی پێغەمبەری خوا لە خێزانە هەیە هەر ناچین بەلای بەعیب بێزانین دەتوخوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو گەورەتریا من توخوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو فەزلی زیاترە لە لای خوایە من ئەو بەلایەوانەیە هیچ لەکەیەک نەبێ عیب نییە بڵێم لەکەیە ئەمە بەڕاستی من زۆر جاوتومە بۆ ئێمە قسەمە لەسەر خێزان لەسەرەکرێ ئێمەی موسڵمان نەمانتوانیوە پێغەمبەرانە ناو خێزانەکەمان مامەڵە بکەین بەخوا ئەگەر موسڵمانەکان ئێمە هەمووکو پێغەمبەری خوا بکەین یەک کەس ناتوانێت ڕەخنەگرێت لە ئیسلام بەرامبەر ژنان یەک کەس ناتوانێت لە مەسەلەی قیوامە بەرامبەر ڕسالەی خوا قسە بکە کە هەموو جاربوون تومە وشەی قیوامە ئەگەر تەفسیری پێغەمبەرانەی بکەین عەلەیهی سەڵاتو وەسەلام بە معناکەی پێغەمبەر جێبەجێکردنی خزمەتکردنی ژن قیوامە معناوەتانێت پیاوێک هەڵەسێ هەچی ئیشەکانی ژنەکانە چی پێویستە بۆ یەکا چوە قیوام قەوامە یعنی قەوام یعنی زۆر جێبەجێکاری کارەکانی بەدووشت بما فضل الله كونك فضل البيوانا هيك رجنانا نيه يمن مش ناترسين بطلقات برزكين وببرز ناكدو قالوا شد من اواي كيليكم انا تواني ويلبكا كاكا ما فضلك يا ما بعدك اما من ايكم مجنك نايكا من مشكله كي بو كوجم من جوجك كي ودرك مدروا ما قالوا شكي بو كوجم او تريشان بما انفقوا بارا بياكم خدمتك ولا ما دانشتوا ادي بياك فلان شو بينج بدنج نماوا رونا ما تشاو تماتنا ما تشاو خيارنا ما تشاو ميو بيس تشاو أبي هي بكاك أما هي رسالة بيغمري خوا بو آفت وبو جنو بو بياو نك بياو آغابي وجنيش بيت الرعيات نك بياو باشا بيت وجنيش خدمتي كاو قوان ركاني بو بصري بيشوانو دايكايتي وظيفية كلم شريعتي خواي قورة دا أم دايكايتي اللي بيناويا خواي قورة كومال أحكام السجن لابا فرضكي خوي لابا سوكيكا أي خير ما موصي مسلمان مني مسلمان لسي قرصكم خير يعني من كيو هنا معنا مع عقليته ام عقليته او اني كلتوري عشاري خو ما تكل كدو او اني دينداري ما تكلنا كدو بويا عامي جاني بيغ بس انا بين خزاني بيغمري خو قصب كاين صلى الله عليه وسلم ورساله كبايمه داوا براسي اما خزان والي كاين بيت مدرسه كي سوس وغوره برلا خوشويسي مهرباني سوس دائما تبعي بيتو بلا خزانه كتب بلا صلاه ولا بيا اخوا ما عنده نبي دست خوش بيا اخوا ارشي لنا هيش معنيه فاذا انا صائم دورة ماله وجنا ماندوت وخادن ماله نبي نايكي بهرا ده بيغمر إخوة شنجت وده ماله وخادن لنا فإذا أنا صائم يسكن بروجو نوتو دي بوتش لنا بخير نيتو قدستش كي تشيل لنا أما أنا قد نوتو برامي خدا بشيء إهانيتي أبي يعني وشيء بين السنة بيغمر إخوة على اسمه سيرة بس كلمة إهانة بجنيتي أبي بيغمر فكاري هنا عليه الصلاة والسلام أهم خدانة شيء هبوه خوام خێزان کێشەشیان هەبووە کێشە دروستە بێ قورئان تۆماریەکە بەزانە مواقفی پێغەمبەری خوا بەرامبەر ژنەکانی چی بوو قورئان تۆماریەکە قورئان پێڵێ وحی پێڵێ ئەمان ئاوای وتووە ناڵێ بۆچی واد نەوتوو لەبەرچی و دەشفاردمەوانێ و هەڕەشەی لێ بکە بەداخەوە دکتۆر کۆمەڵە پرسیاری دیکەش مابوو بەڵام کاتی بەرنامەکە هەرەوە نەبوو ئەگەنا پرسیار گەلێکی زۆرتر هەبوو لەسەر ڕۆی ئینسانەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم سوپاس دەکەم کە ئامادە بووی لە ئەم دێدارە تایبەتەیە زۆر سوپاس کە وەڵامی پرسیارەکانت داینەوە واروە تیشکێکی زۆر باشت خستە سەر وەڵامی پرسیارەکان سوپاست دەکەین خۆشویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتە تاکو بە گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە هەسپێرین خواتان